تەمام بچین بۆ شوێنێک کە پێویستن بە تەکسی هەیە. جا ئەزانن ئەوەی کە لە دەرەوە چاوەڕێ پلێتاک و تەکسیەک بدۆزیتەوە، اینجا هەنێک جارش ئەزانن مامەڵەکردنی نرخی تەیەکەوێت، ئەمە کارێکی زۆر ئاسانیە. بەڵام بیستومە ئەپێک هەیە لە ڕێگەی ئەم ئەپۆ لە کوردستان دەتوانیت پەیوەندی بە تەکسیەکە بکەیت کە لە تۆ زۆریش دوور نییە بۆ ئەوەی کە بێ بە شوێنتە و بتگەێنێ بۆ شوێنی مەبەست. جا بابزانم ئەمڕۆ بەڕاستی کار بەم ئەپاکرێت لێرە لەگەڵم بن. ئێستا ناونیشانی تەواوی شۆفێرەکەی بۆ من نووسی و پەیوەندی بە شۆفێرەکەەوە ئەکەم بۆ ئەوەی کە ناونیشانەکەی خۆمی پێبم کە بێ بە شوێنمە. ئەلۆ باشتر بۆ تۆ خاتونجان پێویستم بە تەکسیەک بۆ ئازێت کێشی لە مامۆستایانم ئەگەر ئازێت کێشی بی بە دووامە سپاس بۆ تۆ. چەند دقەیتر لای منەبی؟ زۆر باش. باش من لە خوار و مەکتەبەکانم هەر لە سەر جادەکەی ئاوەستم. سپاس بۆ تۆ خواحافیز. چاوەڕێکم بگاتە لام. ئێمە هەمیشە لە کەناڵی کوردسات هەڵمان ئەوە بۆ ئەو خزمەت گوزاریانی کە ژیانی هاوڵاتیان ئاسانتر دەکات بیان ناسێنین بە هاوڵاتیان و بە بینەرانمان. ئەوترێت ئەم ئەپا کە ناوی کوباکە زۆر ژیانی هاوڵاتیانی لە کاتی وەرگرتن و پەیداکردنی تەکسیە ئاسان کردووە. هەر بۆی ئەمڕۆ لەگەڵم بن بۆی کە زانیاری چڵترتان دەست بکەوێت. جا ئەوە شۆفێرەکە هات با بڕۆم سەرکەوم. سڵاو لێبێ ڕۆژ باش. باشی جەنابەت؟ بەخێربن بژێت سپاس دەکەم. بەرەو کێ بڕۆین؟ ئازیێت کێشی لە لای بەڕێوەبەرایەتی ئاوەکە و بەرەو خوارەوە. زۆر باش بەستن چاوت خۆش بێت. کاک کارمەند هەتاک وەگەینە شوێنەکە با من چەند پرسیارێکیش لە بەڕێزێ بکەم. چەند ساڵە سەرقاڵیم ئیشەی؟ چەند ساڵە با بڵێن ئەپەکە لە تەکسیەکە تا بەکارهێناوە؟ تقریباً ساڵێکە. تقریباً ساڵێکە. باشە. هەموو شۆفێرێکی تەکسی ئەتوانێت ئەپە بەکاربێنێت یان مەرجی تایبەتی هەیە؟ هەموو شۆفێرێک ئەتوانێت ئەمە بەکار بهێنێت لە ئێستاە، بەڵام ئەکەوێتەوە سەر ئەکتیڤبوونی ئەو شۆفێرە، هەم لە ڕووی ئۆنلاین لەسەر خەت ڕۆژانە لەسەر هێڵ بێت، هەم لە ڕووی چالاکی لە ڕووی ینی بڵێ ڕاپرسی سەرنشینەکان کە ئەگەڕێتەوە بۆیان بەپێی جۆری ئەم شۆفێرە هەڵە سەنگێنرێکە با هیچەنە. ئەگەر بۆ نمونە ئەم شۆفێرە بەپێی پێویست لەسەر خەت نەبوو، بەپێی پێویست ئیشی نەکرد، لەو حاڵەتە ئاگادارەکرێتەوە چەند جارێک. ئەگەر باش بوو باش نەبوو لەو کاتە عەقدەکان بۆ تازە ناکرێتەوە. باشە. ئێستا من لە ئەپەکە کە بەکارم ئەهێنان نرخەکەشی تیا ئاماژە کرابوو، بەڵام من شوێنەکەم دیاری نەکردم. بۆ منێکە شوێنەکەم دیاری نەکردووە چۆن نرخەکە دیاریکرا، هەروەها ئەگەر کەسێکیش دیاری کرد وتی ئەچم بە فڵان شوێن ئەو چۆن نرخەکە ئەزانێت چۆنەکە. لێرە ئەمە دوو حاڵەتمانەیە بۆ ئەو بابەتە. لە حاڵەت یەکەمیان کە سەرنشین داواکاری ئەنێرێت ڕاستەوخۆ شوێنی مەبەستەکەی دیاریەکات. لەم حاڵەتە شوێنی مەبەست دیاریەکان نرخەکەی بۆ ئەنووسێ بەپێی داشکاندنیش کەمەکرێتەوە بۆی لە هەنێک کاتە، بەڵام داشکاندنیشتان هەیە؟ بەڵێ لە ئێستا کۆدی داشکاندنمان هەیە، سوودێکی زۆر باشی هەیە بۆ سەرنشین بەڕاستی ئەوانەی کە زۆر بەکاری ئێنن کوباک بەکارێنن لە ئێستاە بۆ ئەوان زۆر باشە. ڕێژەکەی لە 120 بۆ ئەو کەسانی کە زۆر بەکارێنن. اینجا بۆ داواکاری دووەمیان کە شوێنی مەبەست دیاری ناکە، لەم حاڵەتە بەپێی عەدا دەڕوات، بۆ ینی بەپێی کیلۆمەتر ئەڕواتەوە چەندێک بڕۆیت ئەو نەئەخوێنێتەوە بە هەر عینەن وەکو بڵێ لەگەڵ ئەوەی سابتەکەیە هەمان شتەکات، مەگەر لە حاڵەتێکە زۆربەی کاتەکان تۆ شوێنەکە زۆر محتاج ببی زۆر پێیتە قەرەباڵغێکی زۆرەوە، لەو حاڵەتە ئەگەر شتێکی ڕەمزی فەرقەکات. کارمەند طبعا جەنابەت بە شێوازە کۆنەکەش کارت کردو ئەوەی کە لەسەر جادە خەڵک سەر ئەخان. ئەم شێوازە نوێیە کە بە ئاپار چ جیاوازیەکێ بۆ خۆت لەگەڵ ئەو شێوازە کۆنەکەیە؟ جیاوازیەکەی بۆ ئێمەی شۆفێر لە ئێرستایەتەوە زۆر ینی بەڕاستی لەسەر جادە ناڕۆی بە شێوەیەکی بڵێ بەردەوام بە سەر جادەکان نابڕۆی کە تا نەفرێکت بەرچاوەکەوێت. لە ئێستایەتەوە سەرنشین لە ماڵەوە ئەنیشێت داواکاری خۆی ئەنێرێ. بۆ نمونە من نزیکترم لەو سەرنشینەوە
ینی بۆ من دێت لەو حاڵەتە تەماوەکی خێراتری شاگەیتە لای بەتەئکید نزیکترین شۆفێر لەو کاتە ئیترۆ پەڕی 4 دقه ئەو پەڕی زۆر بخایانێ 5 دقه ئەخایانەی ئەکاتە لای سەرنشینەکە. خاتونجان گەشتینە شوێنی مەبەست. زۆر سپاس. پارەکە چەنە بەمە خزمەتە؟ نرخەکەی 3500 دینار. لەسەر شاشەکەش ئاماژەی بۆکراوە. زۆر سپاس. دەستەکان خۆش بفەرمو. ئەم ئاپە زۆر سەرنجەوا کێشام هەر بۆ ویستم ئەمڕۆ سەردانی بەڕێوبەری ئاپی گوباک بکەم بۆ ئەوەی کە لە زاری بەڕێزیانەوە عەلی عادل زانیاری زیاترم دەست کرد لەگەڵم بن. فەرموون. سڵاو لێبێ ڕۆژ باش باشی کاک عەلی ڕۆژی جەنابەت باش باشی سپاس دەکەم سپاس بە کاتەکە. کاک عەلی پێم خۆش بوو جەنابەت باسێکی ئاپی گوباکم بۆ بکەیت. بەناوی خۆی گەورە پەروەردگار سەرەتا بەخێر بێن زۆر سپاس بۆم بەرنامە جوانە. بەڕنامەی کوباک بەرنمەیەکی تەکسی ئۆنلاینە کە ئێستا لە شاری سلەیمانی بەردەستە کە وڵاتیان دەتوانن لە ڕێگەی موبایلەکانیانەوە داوای تەکسی بکەن و ئەمە هاوکاریەکی چاکە بێ بۆیان کە نەڕۆنە سەر جادە یاخود ڕێگایەکی دوور ببڕن بۆی دەست لە تەکسی ڕاگرن و تەکسیەکانیان بەردەست بێت و هەروەها بۆ شۆفێرەکانیش دەتوانێت بڵێن ئاسانکاریەکی چاکەکە کە نەسوڕێتەوە لەسەر جادەکان و سوتەمەنیێکی زیاتر خەرج بکات و داهاتێکی زیاتریشە بێ بۆی چکە وەکو بەرنمەکە ڕێگری ناکات لە شۆفێرەکە کە کاری ڕۆژانی ئاسایی خۆی نەکات کاری ڕۆژانی ئاسایی خۆی دەکات لە پەنای ئەوەشەوە هەر کاتێک بۆ نمونە کاری بەردەست نەبوو و کاتەتوانێت لە ڕێگەی موبایلەکەەوە ئۆنلاین ببێت و بڵێ ئامادەم بۆ کارکردن ئەو کاتە هەر سەرنشینێک داوای کرد لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە توانێت شۆفێرەکە وەری بگرێت و بڕا بە شوێن. ئەمە لە ئێستاە نزیکەی 600 تەکسیمان هەیە کە ناویان تۆمار کردووە لە بەرنمەکانە لەگەڵ کوباکە ئاستی شاری سلێمانی بە سلێمانی با بڵێن لە هەولێریش هەمانە بەڵام هێشتا لە هەولێر بەردەست نەبووینە لە بەرهەنەوە کاری یاسایی با بڵێن تاوەکو ئیشی قانونیەکان تاو نەبێت ناتوانین دەست بەکاربین لەوێ بەڵام ئەم 600 تەکسی کە لە سلێمانیا باسم کرد وەکو وتم ئەمە ئارەزومەندانەیە شۆفێر ئەتوانێت لەو کاتەی کە هات تۆماری خۆی کرد لە کوباک هەر کاتێک بیەوێت کە ئیشی ڕۆژانەی کەی نەبوو سەرنشینی کەی نەبوو بڵێ من ئۆنلاینە بووم و دەست بەکارە بم واتە ئارەزومەندانی ئەمە هیچ با بڵێن یاسایەکیان بەسەرە ناسەپێنین کە لەم کاتەوە تاوەکو ئەم کاتە ئەبێ بەردەوام بن لەسەر کارکردن ئەمەش بۆی ئاسانکاری بۆ شۆفێرەکان بکەین و هەنە شۆفێریشمان هەیە با بڵێن سەرەتاوە ناویان تۆمار کردووە بەرنامەیان بەکارێناوە ئێستا ڕەنگە نەما بێتن لەگەڵمانە یا سایرەکانیان فرۆشت بێت یاخود هەر بۆ نمونە بەتەمانە بن لە سیستەمایشکەن چونکە لە ڕاستیە سیستەم کەسێکەوێت کە بتوانێت لەگەڵ سیستەما ئیش بکات لە سەرەتاوە دێن بۆ نە شۆفێرەکان ناوی خۆیانە نووسن و بەرنمەکان بەکارێنن ئیش و کارەکانەکەن بەڵام وەکووە بینین وەکو هەموو سیستەمێکی کە تا ڕادێک توانیان هەیە کاری لەگەڵا بکەن بەڵام ئەمیش تەحملێکی خۆی ئەوێت کە بەردەوامی بن ئێوە ڕاپرسیەکیشتان هەیە هەموو جارێکە سەرنشینێک لەگەڵتان گەشت ئەکە ڕاپرسیەکەی بۆ ئەڕوات ئەم ڕاپرسیانە هەتاکو ئێستا چیان پێوتون لەسەرم ئەپا بەڵێ بۆنە ئەو ڕاپرسیانەی کە ئێمە دامانناوە لەناو ئاپاکەیە هەندێک جار ئەبینین هەڵس و کەوتی شۆفێرەکە خراپە بێ لەگەڵ سەرنشینەکە توانێت لەو ڕاپرسیە پڕیکاتەوە ئێمە بە دوواداچوونی بۆکەین دەبینین بۆ نمونە کێشەیەک هەبووە لەو گەشتەیە یاخود هەندێک جار ڕەزامەندیان لێ دەرەبڕن کە گەشتەکەیان پێ باش بووە هەندێک جار بۆ نمونە پێویستی بە گەشت نییە بۆ تاقیکردنەوە ئەیکات بۆی بزانێت کە ئەم سیستەمە گونجاوە یاخود گونجاو نیە یاخود هەر وڵامی ئەیاتەوە یاخودنە کە ئەبینێ وڵامیاتەوە دوایەوە گەشتەکاڵەوە شوێنێتەوە لەو ڕاپرسیاڵە پێویستم بە تەکسی نەبوار بۆ نمونە بۆ زانین بۆ کردومە. کاک عەلی چه خزمەتگوزاریەکی ترتان هەیە ئێوە بەدەم ئەم ئەپەوە؟ خزمەتگوزاری بۆ نمونە واڵێتەکەمان هەیە کە خزمەتگوزاریەکی جیاوازە بەڵام توانی ومانە کە لەناو بەرنامەی کوباکە جێگرەوەی بۆ دابنین و ئیشی پێ بکەین ئیشی ئەوەیە کە پارەدانی با بڵێن بە کاش نایەڵێت سەرنشین نەتوانێت بۆ نمونە بڕێ باڵانس بکڕێت کە بە پێی پێویستی خۆی ئیتر بۆ هەموو گەشتەکانی ئەم باڵانسە بەکاربێنێت. لە کەناڵی کورسات هەمیشە هەوڵی ئەوە بووە کە ئەو خزمەتگوزاریانەی
کە ژیانی هاوڵاتیان ئاسانتر دەکەن و خزمەت بە تاکی کورد دەگەێنن زیاتر نیشان بدرێن و کاریان لەسەر بکرێن ئەمە ژێکێک لەو خزمەت گوزاریان نەبوو هەر بمێنن.